دوای میراثکردنەوەی کەرەنتووەکانیان، کەرەنتووکێشەکان لە هەورامان خۆیان بۆ بڕینی گیا ئامادە دەکەن. ئەوان بەشێکی زۆریان هە لە سەرەتای لاوێتیانەوە ئەم کارە دەکەن. کەرەنتووە تیژەکان لە قەدی گیاکە دەئاڵێڵن و دەیبڕن. ئەبووبەکر 26 ساڵە کەرەنتوو بەکاردێنێت. پارچەکانی کەرەنتووی بەم جۆرە ڕوون کردەوە. ئەم پێڵێن کەرەمتوو، ئەمە دەمەکەیەتی پێڵێن کەرەمتوو، ئەمەی دەستگاکەیەتی لەسەری میراسیەکەی بەم چەکوشە، ئەمەش دەستکەیتی، ئەمەش پێڵێن چەمەرە. 2 سعات دوای 2 سعات میراسیەکەی تێژیەکەی بڕبەند و پێ تێژیەکەی با لە بەردێ با لە گیایەکی قەوی ئاوە. ڕەشاد دەڵێ لە ساڵی 1975ەوە کەرەنتووکێشە. ئەو دەڵێ کارەکەیان وەک وەرزشێکی لێ هاتووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا زەحمەتی هەیە. گیاکە دوای ئەوەی دەیبڕن وشک دەبێت و دەکرێت بە ئالی بۆ ئاژەڵ. بە 2 ڕۆژ ئەمێنێتەوە وشکە بێ اینجا بە هەباشە و کوترێ ئەیکەنە ناو ئینەوە ئیبەنەوە بۆ کان وێدەن بە وەڵاخوشت بایزا و ئەو بە 2 ڕۆژ ئینە بێ وشکە بێ و ئەیکوتن. وەڵا هەمیشە من لە 1975 دەستم کردەوە بەمیشە کەرەمتووکێش بە 2 دینار بووە. بە 2 دینار 1975 دەستم کردەوە بە گیابڕین. کەرەنتوویەکم کڕیوە بە 3000 3 دیناری خۆمان. ئەوە نەحەسابێت تۆزە بەڵێن باش بێ و لێی بزانی ترمانێک زۆر بەڵێنمانەگەی بەس ئەمە ڕاضەیەکە عالەمیە نەک ئین. خەڵکێ پارەدا ڕاضەدا، ئەمە خەڵک پارەماداتەوە ڕاضەی جەکەی. کەرەنتووکێشەکان لە کاتژمێر 6 بەیانیەوە بۆ 4 ئێوارە کار دەکەن. لە ناو هەورامانیشدا هەمیشە لە کارە هەرەوەزیەکاندا لەگەڵ وەرگرتنی وچانێکی کووردا یەکێکیان بە گۆرانی هەورامی ماندووبوونیان دەحەسێنێتەوە. یا غەریبی شارانی هەری پێ منێ خاسەوە دەی خۆراکی ئۆم غێمێن وەی بەرگم پێوە واسەوە. کاری کەرەنتوو ساڵانە لە مانگی 5دا دەستی پێدەکرێت. ماوەکەی زۆر کورتە، بەڵام لەم ساڵدا بەهۆی وشکە ساڵیەوە لە مانگی 4دا دەستیان بە کارەکە کردووە. نزیکەی 20 ڕۆژ دەخایێنێت. ئەمیشە لە 5 دەست دەکرێت بگیا بگرین بە مثال وشکە ساڵیە باران نەباری وێ لەبەرەوە 4 ئێمە دەستمان کردەوە بە گیابڕینی ئەم منتەقە چکان شوێنێ بەراو بێ. بەراویش نەبێ گیای تیانەوە و شاخەیە سەریکە گیای هەتیان نییە. پاران وەختە لەو شاخە گیامانە بڕێەوە ئەوەندە گیای تیا بووی. مثال وشکە ساڵیە گیان نییە و ئەوەی شوێنێ باران نەباری ئاوی نەدێرا بێ گیای تیان نییە. لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دروستبوونی دەیان ئامێری پێشکەوتووی کشتوکاڵی، بەڵام ئامێرە کۆن و سونەتیەکان هەر ڕۆڵی خۆیان ماوە. کەرەنتوو لە زۆربەی ناوچەکانی کوردستاندا ئێستاش بەکاردەهێنرێت کە شارەزایی و وریایی مەرجی بەکارهێنانیەتی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.